دەربارەی کەریمی عەلەکە شۆڕە سواری مەیدانی ڕۆژگاری خۆی بوو، مرۆڤە کلدانی مەسیحی کەی سلێمانی بوو، ناودارێکی کورد بوو لەم شارەیە کە لە ڕۆژە سەختەکانە پشت و پەنای هەژاران بوو. خۆشەویستی و ناو و ناوبانگ و کردارەکانی کارێکی کرد لە سەردەمی شێخی نەمرە لە حکومەتە خۆجێیەکەی شوێنێکی باڵا بگرێتە دەست. ئەم هەیانە وەکاری سەرەکی بوون کە شێخی نەمرمان لەو سەردەمەزم و زروفە جەنجاڵ و پڕجۆشەدا کە کەریمی عەلەکە هەڵبژێرێ و لە حکومەتەکەی خۆیە وەکو وەزیری ئابووری وەزارەتێکی پێڕەوا ببینێ. تۆ سەیری کە لە ساڵی بیستەکانە مرۆڤێکی بە ئەمەک بۆ خاک و نیشتیمان کە کەریمی عەلەکەیە، شێخی نەمر لە پاکێتیە لە دڵسۆزیە ئەیکاتە وەزیری ئابووری، کە ئەمە ڕەمزێکی ئەوەندە جوانە کە هەتا ئەم سەردەمە لە حکومەتی هەرێمی کوردستانە ئەتوانین وەکو ئەسێرەیەکی گەش ناو و ناوبانگی بە بڵندی بمێنێتەوە، کە ئەمەندە دەستپاک بووە کە بێتە ڕەمز و لە عینی کاتە ببێتە عیبرەت کە هەموو ئینسانێک لە سەردەمی فەرمانڕەوایی خۆیە دەستێکی باڵا و پاک و بێگەردی هەبێ هەتا ببێت بە شوێنی فەخری ئایندە، هەروەکو چۆن ئێمە ئێستا شانازی پێوەکەین. کەریمی عەلەکە کار و کردەوەکانی ئەمەندە جوان بووە، سەرگروشتەی ئەم بەرنامەیەمان حەقە بەوتەیەکی بێ. کاتێ شێخی نەمر دوور دەکەوێتەوە لە سلێمانی و جەوری ئینگلیزەکان بەرەو دەرەوەی شاری ئەبەن، کەریمی عەلەکە ئاگاداری دۆخی دارایی و ئابووری ماڵی شێخی نەمر ئەبێ. بە ناوی ئەوەی کەوا هەندێ پارەی قەرزارەهی شێخ کەواژ نەبووە، کۆمەکێکی گەیاندۆتە خانەوادەی شێخ بۆ ئەوەی بژێوی ژیانی ڕۆژانەی پێ دابین بکەن. لە کاتێکا برسێتی باڵی بەسەر شارە دەکێشێ، کەریمی عەلەکە وەکو گوڵێکی پشکوت و دەرگای عەمبار و گیرفانی خۆی بە عەقڵ و ژیری خۆی ئەکاتە سەر پشت بۆ ئەوەی هەژاری کەم کاتەوە، بۆ ئەوەی ئینسان هەژارەکان لەبەری ڕەنج و سامانی کۆکراوی ئەو سوود ببینن. ئەوەیە کەەوە ئاردێکی زۆر بۆ نان، بۆ بژێوی ڕۆژانەیان، بۆ تێرکردنی و قووتیان بەسەر شارە ئەبەخشێتەوە. شێخ ئەمەندە ئینسانێک بووە کە دڵسۆزی شێخ بووە. شێخ ئەوەندە پێی موعجیب بووە هەموو سەرمایە و سامانی حکومەتی ئەو سەردەمەی خستۆتە بەردەستی. ئەویش ئەوەندە ئینسانێکی ژیر بووە بۆ بەستنەوەی ئابووری بە کوردستانە، هاتووە لەگەڵ سنە لەگەڵ شارەکانی تر سلێمانی کردەوە پایتەخت، لە سنەوە باری هێناوە بۆ ئێرە لێرەوە بردوێتی بۆ پایتەخت بۆ بەغا. ژیرەتی وای لێ کردو سامانێکی وای پێ دروست بکە، بەڵام هیچ کاتێ خۆشەویستی شاری سلێمانی و خەڵکەکەی لە یاد نەکردووە، بۆیە هەموو کاتێ لە ڕۆژە تەنگانەکانە نزیکیان